ئەم 320 ملیارە خۆ بڕیاری لەسەر دراوە کە ئەو چەند مانگەی ماوە لە ساڵ 2020 بێ هەتا ئەو کاتەی کە بودجەی عێراق دەنجی لەسەر دەرێەوە ئیقرار دەکرێت. بەڵام ئەو مانگە وەکو دەزانن وەکو باسمان کرد عێراق تووشی بارودۆخێکی دارایی خراپ بووە کە نەیتوانیوە موچەی خۆی بدا. جاگەر موچەی خۆی نەدابێت ئاسا چۆن دەتوانێت ئەو 320 ملیارە بۆ ئێمە بنێرێ. بۆیە تەوەقع دەکەین ئەمڕۆ سبەینێ کە هەر لە ئەگە موچەی خۆیدا ئەو 320 ملیارەش دەگات هەرێمی کوردستان بێگومان. من تەوەقع دەکەم لەو ڕۆژانە ینی لەو یەک دوو ڕۆژەدا ئەو کێشەیە چارەسەر بکرێ. چونکە وەکو وەزارەتی دارایی عێراق باسی لێوە دەکا کە لە سەدا 85 ئەو مەبلەغیان هەیە بەڵام بەشێکی کەمیان پێویستە. ئەو بەشی کەمەش لە ڕێگەی سەنەداتی بانکیەوە کە سەنەدات دەردەکا وەزارەتی مالی و دەیدا بە بانقە بانقەکانی حکومی وەکو ڕەشید و ڕافیدەین و TBI لەوان ئەو بڕەپارەی بەدەست دێ و دەتوانێت موچەی ئەو مانگەی پێ بدا. وهروە ئێستا خەریکە دیسان پرۆژە یاسایەک ئامادە دەکات بۆ وەرگرتنی قەرزی ناوەچی و ئەم پرۆژە یاسایش و خەریکە ئامادە دەکات بینێرێ بۆ پەرلەمان تا دەنجی لەسەر بدرێ.